ئەمجا خاڵێکی زۆر گرنگیان فێرەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ولا تعصوني في معروف پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بە هیچ شێوەیەک ئێوە ئەوەی مسلمان بێ نابێ معسیەتی پێغەمبەر بکات صلی الله عليه وسلم بەڵام نقطەیە مهم ئەخاتە پاڵی ئەفەرمێ لە معروفە لەو شتانەی کە شەرعین لەو شتانەی کە لەگەڵ شەرعا گونجێن کە خوا ئەفەرمێ خۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرگیز شتێک ناکا کە خوا نەفەرمێ ئەو پێغەمبەری خوایە و بدینی خوا بە جوانیش ئەگەیەنێ ئەی بۆ وا ئەفەرمێ بۆ ئەفەرمێ ولا تعصوني في معروف هەنەی فەرمووە ولا تعصوني خۆ بیفەرموایە ولا تعصوني زۆر تەواو بوو بەس ئەفەرمێ في معروف بۆ ئەوەی فێرمانکە هیچ کار بەدەستێک لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم حتى أبو بكر حتى عمر حتى عثمان حتى علي و ئەوانەی پاش ئەوانیش و هیچ عالمێک هەر لە عولەمای سەحابەوە حتى ئەگاتە عولەمای ئێستا نابێ ئینسان گۆڕایەڵی ببێ بڵێ وەڵام من گۆڕایەڵی ئەوم ئەگەر شتی ناشەرعی بڵێ ئەمە فێرکردنە بۆ ئێمەی مسلمان هەر کاتی هەر کار بەدەستێک هەر کار بەدەستێک چەندێ پلەپایە بەرز بێ و هەر عالمێک و هەر مەلایەک و هەر زانایەک چەندێ پلەپایە بەرز بێ شتێکی ناشەرعیان وت تۆ تەنها لە طاعەک لە معروفەکەی بە قسەیەکەی لەوەکەی ترا بە قسەی ناکەی و ئەڵێی من معسیەتت دەکەم مەقسەد ناکەم